وڵازان خۆشەویستانمان لە ڕۆژانی مەولود و مانگی مەولودی لەدایکبوونی پێغەمبەری ئازیزمانی صلی الله علیه وسلم هەوڵ دەدەین لە پەیامی ڕۆژ هەر ڕۆژە و تەوەرێکی بەرنامەکەمان تەرخان بکەین بەم یادە پیرۆزە بە شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم هەر جارە و گۆشەیەک لە ژیانی لە مامەڵەی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم باز دەکەین. ئەم جارە باز لە نیشانەکانی خۆشویستنمان بۆ پێغەمبەری ئازیزمان درودی خوای لەسەر بێ باز دەکەین زانی ئەو نیشانانە چین کە ئێمە دەیسەلمێنێ کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خۆش دەوێت، شوێن سونەتەکانی دەکەوین، زۆر سەڵاوات لێ دەدەین و کەسانی کە پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم خۆشویستون ئێمە خۆشمان بێت. زۆر شتی دیکە کە گرنگە و نیشانانەمان تێدا بێت اینجا موجود دەبێت کە ئێمە ئەم پێغەمبەرە نازدارەمان خۆش دەوێت درودی خوای لەسەر بێ. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر دیار شێخ محەممەد بانخواست کە لێرە میوانە. دکتۆر گیان زۆر بەخێر بخێر بێ. ڕۆژی ڕابردوو بینیمان لە هەرێمی کوردستان ینی جۆرە جۆرەکان یەکێک بوو لەو شوێنانەی کە زۆرترین پێشوازی لە لەدایکبوونی پێغەمبەری عزیزمانەکرا صلی الله علیه وسلم. ئەمە تا چەند گرنگە لە ژیانماندا ڕەنگ بداتەوە ئەو خۆشەویستی کە هەمانە لەم ڕۆژەدا لەو ڕۆژەدا نەبێت وە زیاتر لە کار و کردەوە و سونەتەکانیدا جێبەجێ بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين. دستان خۆش بێ و خۆپەداشان باتەوە في ميزان حسناتكم پیرۆزباییتان لێ ئەەکەم لە مناسبە پیرۆزەیە خۆشی و شادی بگوزەرێ میلادی پێغەمبەر صلی الله عليه وسلم جەنابتان و مسلمانان بەگشتی و یعنی کوردستانیش بە شێوازێکی تایبەت. طبعا تعظیم و تەوقیر و گەورەکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەمە واجبێکی شەرعیە. یعنی من عاجبایەتیم لێ لە هەندێ برادەر تازە بە تازە باسی ئەم مەولود و شتە ئەکەن، یعنی زۆرم پێ ناخۆشە ئەوە حکمەکەی وایە و ئەوە بیدعەیە و ئەوە نەکراوە و ئەوە یعنی چۆن بۆمان بلوێت و چۆن بۆمان یعنی ئەوە بێت ئەسڵ وایە تعظیمی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام و قورئان ئاماژەی پێ کردووە لتؤمنوا بالله ورسوله وتعزروه وتوقروه. تعزير وتوقير وتعظيم وإجلال بيغمبر عليه الصلاة والسلام أمريكي خوائية. فبالتالي كم ترين شت أويك لروجي لدايقبونيا يادي بكينو عليه الصلاة والسلام بويك لتوانا معناها هرش كسيك هي كسيكي جاريوا هي شربت فروشة لو رجع بارا لخلق ورناقري كسيك سايق تاكسيكي بالريزة لو رجع لبيانيو تا إيوارا بارا لكز ورناقري كسيك ئەتوانێ 40 قطعە نیوکیلۆیی برمە تەوزیعکە. ئەمە یعنی کەس ناتوانێ بڵێ ئەمە ئیشێکی خراپە. هەچ کەسێک بڵێ ئیشێکی خراپەوە بزانم تێنەگەیشتووە لە دەقەکانی ئەم ئاینە پیرۆزە یاخود تێنەگەیشتووە لە مەقاصدی شەریعەت. بۆیە یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەم ڕۆژانەیە لەم سەردەمەیە کە پێغەمبەر ناویناوە بالسەنەواتی الخەداعات، یعنی ڕۆژە درۆینەکان. لەم ڕۆژانەیە واجبە کە ئینسان هەڵسێت بە یعنی وەکو وتم تعظیم و ئیجلال و احترام و ڕێزی پێغەمبەر بە تایبەت صلی الله عليه وسلم هەر چۆن هەیە هەر چۆن پێ ئەکرێ و هەر چۆن بۆمان ئەکرێ. بۆیە لە کوردستانە بە فەزلی خوا هەموو ساڵێ ئەم یعنی وێنە جوانە ئەبینین هەمووان لە کوردستان لە بچووکەوە تا گەورە ئەم غیرەتیان هەیە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. لەوانەیە ئێمە قەڵەمی کاتبێکیان نەبێت، لەوانەیە وشە و کەلیمەی خەتیبێکیان نەبێت، لەوانەیە هیممەت و جورئەت و شەجاعەتی مجاهیدێکیان نەبێت، بەڵام ئەو خۆشەویستیە دامەزراوە چەسپاوە چەکەرەی کردووە لە دڵەکانە بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە ئەتوانن ئەوە دەربڕن بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە مای دڵخۆشیە بەڕاستی القاسی وەدانی حەقە پێی خۆش بێت، گەورە و بچووکمان پێی خۆش بێت و تەشجیع و تەحفیز و یعنی هانی مقابل بکەین و بدەین بۆ ئەوەی زیاتر و زۆرتر لەگەڵ ئەم بابەتەیە یعنی ئەوە بکەن یعنی تەعایشیان هەبێ. کاکتۆر نیشانەکانی خۆشویستنی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ چین دیارترین ئەو نیشانانەی کە میوە مسلمانی پێ ئەناسێرێتەوە؟ یعنی یەکی علاماتی خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام
کوزانایان کۆکن لەسەر ئەوەی کە تەنها بە زمان نابێت بەڵکو ئەبێ بەجێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە پێی ئەوتری ئیقتیدا و شوێنکەوتەی حەقیقی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام کە سنەتەکانی جێبەجێکرێت کە بتوانین تەجسیدی صفاتە جوانەکانی پێغەمبەر کە عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ نمونە سەبری پێغەمبەر، حلمی پێغەمبەر، ئەخلاقی پێغەمبەر، ئەمانەت پاراستنی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوانە لە خۆمانە ئەوە بێت یعنی ببینینەوە و وەکوتم جێبەجێکردنی سنەتەکانی بالحرف الواحد يعني صحابة زۆر دقیق بوون لەو بابەتەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕۆژێ لە ڕۆژان نوێژی پێکردن بە سەحابە لە پڕا لە نوێژەکەیان نعلەکانی لابرد هەرچی سەحابە و لە نوێژەکەیان نعلی لابرد بە نعلەوە نوێژیان کردبوو چونکە هەر لە فقهی ئیسلامیە جائیزە يعني فپێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام سەلامیە و سەیری کرد ئەو ناوە هەمووی نعلە فەرمووی ئەی ئێوە بۆ تی والله وتیان ئێمە جەنابتان بینی ئێمە ژوامان کرد تیەوە جبریل بوو هات بۆلام وتی نعلەکانت ئەذای پێوەیە پیسی پێوەیە بۆیە من وام کرد بۆیە اقتیدایان بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بەبێ سین و جیم و بێ بیرکردنەوە ئەگەر تعبیرەکەم صحیح بێ لائقی ئەو زاتە پیرۆزانە بێت بە کوێرانە یعنی چوونەتە سەر بەڕە و ڕێگای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چونکە زانیویانە الصادق المصدوق المصدق الأمين أمين الأرض والسماء شون بوه وشون قبل النبوة وبعد النبوة في عصر النبوة صلى الله عليه وسلم بويا علامة إنجا دواي أو مسألة خوشويستي مسألة خوشويستي بيغمبر عليه الصلاة والسلام جواز لهم خوشويستي كان يعني شون ألين برادري وهي أبي سم الله خوشويستي بيغمبر عليه الصلاة والسلام وهي كتو سنة كان جيبا جاكي براوة جزئك راسته بس جزء لخوشويستي بيغمبر عليه الصلاة والسلام ضلية بۆیە بەلەفزی ئیمامی عومەر کاتێکەوتی لە هەموو کەسێک تۆم خۆشترێ بەس لە خۆم نەبێ تی بەخوا ئیمانە کامڵ یا عومەر اینجا وتی الآن دوای ئەوە وتی ئێستا تۆم لە نەفسی خۆشم خۆشەوێت اینجا وتی الآن یا عومەر یعنی الآن ئیمانەکە و باش بوو فبۆیە مەسئلەی خۆشەویستی جزئێک یعنی تعلیقی دڵ بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دینە نەک تعلیق دڵمان دەست بە پێغەمبەر و ئەو کەسانی کە پێغەمبەریش خۆشی وستون ئەو کەسانی کە پێغەمبەری صلی الله عليه وسلم هانی داوین کە خۆشمان بوون وەکو ئەهل البەیت وەکو سەحابە وەکو ئەنصار بەتاک وەکو ئیمامی عەلی کە لە زۆر فەرمودەیە وەکو ئەو چوار سێ خەلیفەکە هەمویان ئەوانە کە پێغەمبەری ئەصحاب البەدر ئەوانەی کە 313 نەفەرەکە یان 14 یان 19 چونکە سێ ڕیوایەت هەیە ئەوانەی کە مشاریک بوون ئەمانە هەمووی واجبن ئێمە خۆشمان بوون خۆشەویستی بە دڵە بێ بۆیە خوي أولاتنا صلى الله عليه وسلم بو خوشويستي بو علاماتي خوشويستي في عليه الصلاة والسلام زور زورة يكي لوانا عينا كانت الرجانة معلقة ببيغمبره عليه الصلاة والسلام زمانت الله يكري مسعود رضا ورحمة إخوائي لي فرمي بيغمبري إخوات كان دانم لدعا كان بوتو فروي ما شئت وتي يقل سرچوار وتي فإن زدت فهو خير لك وتي نيو فالنصف قال فإن زدت فهو خير لك زياتر بي باشترا بو خود وتي همو دعا كان بوتو بي أي بيغمبري إخوة يعني همو دعا كان صلوات بي لدي داريتو چونك صلوات دان لدي داري بيغمبر عليه الصلاة والسلام يعني هم لقناها كان هلا ورينه وهم وغم وخفدنا يلا روحا كان بويا همو دعا كان لباتي أو يبلغ ربنا آتنا في الدنيا حسنة ربنا لا تزغ قلوبنا ربنا اصرف عنا عذاب جهنم إلى آخر الأدعية صلوات لبيغمبر إخوة عليه الصلاة والسلام لدياري بيغمبر إخوة عليه الصلاة والسلام يكردوه أو صحابة حرص يعني أبو حريص بون شنك بيغمبر إخوة حرصي حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم صحابة بهمان شيء حريص بون شون رجعنا أو خوشويستي بدز بين ولا مان كاتا جزء لعلاماته خوشويستي بيغمبر عليه الصلاة والسلام أدبه إنسان بأدب لقلب بيغمبر إخوة عليه الصلاة والسلام مونمونا إمامي علي الله كنت رجلا مذاء من بيايك بوم أوم زور أهاته فكنت أستحي أن أسأل رسول الله لمكان ابنته والله شرب مكر بيغمبر إخوة أو برسيارة الشرعية بكم كشكي خيزان أبو أو مكانتي كشكي لهم لاي بيغمبر إخوة هم لاي من فأمرت المقداد بن الأسود بمقداد كوري أسود أو برسيارة من بيغمبر إخوة بوكا أيكو دزيون أشكيني عند دزيون أشكيني عمري كوري عاص رضا ورحمة إخوة ليبي
الله بقدر دڵی خۆم سەری پێغەمبەرم نەکردو عەلەیهی سەڵاتو وەسەلام ئیجلالا لەهو ئەگەر ئێستاش لێم پرسن ئەن ئەصیفەهو ما ئەطەقت ناتوانم وەصفی پێغەمبەری خوا بکەم عەلەیهی سەڵاتو وەسەلام حەقی نادەم هەموویان بم عروەی کوڕی مەسعود عروە لە سڵحی حودەیبیە خۆی مسلمان نەبوو کاتێک کە هێتە پێشەوە سەیرەکە دوایە گەڕێتەوە وڵێ وەڵڵاهی من زۆر چووم زۆر وەفد بووم بۆ لای ملوک بۆ لای نەجاشی بۆ لای قەیسەر بۆ لای کیسرا کەسم نەبینی وەکو ئەصحابی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام يعظمونه تەنانەت کاتێک تفێکی شەریفی کەوت سەحابە يتبادرون يتنافسون بۆ ئەوەی بەردەستیان کەوێ و نەکەوێتە ئەرزەکە أنس كوري مالك قال رأيت الحلاق يحلق رأس النبي عليه الصلاة والسلام شعر النبي دلاك سري في غمري خوي شاءكر خلق وصاب الصحابة دوروا بري ناني يقطع كده سير أرزكه بويا يعني أم أدبا براسي يعني أم أولاتين بو أدبا أدب لقل سيرتي بيغمرها أدب لقل سنتي بيغمرها عليه الصلاة والسلام جيب جاكرني سنة كاني قيمتي خوش بيستيو أدب لقل بيغمري خوي عليه الصلاة والسلام لهر كاتيكا لهر ساتيكا لهر شويلكا سنتيكا بونا بيشر مليا بكين أبي جيب جاي كين بالحرف الواحد ببي أوي كبير كينو ببي أوي صلة هندي بابت كينو بويا علاماتي خوش بيستي بيغمر عليه الصلاة والسلام أكيد السر أو كست شنا متعلقة بيغمبره شنا حياتي بيغمري خويندوتو بويا مهم إنسان همو صالك كتابك لسيرة طاوكات المداي سياسة وشخص بين زوجكات مداي كم تر بابلين صادق قمري كم تره دروجي كم تره لشمسي أو صالة هموي كتابك سيرة شنا إن لم تكن مع الرسول نفسه فكن مع نفسه أقل نفسي بيغمر أنا بقول أنفاسه لقل هناسكاني بيغمر عليه الصلاة والسلام كما بس في فرمودكانيتي ما بس في سيرته صورته كنيكيتي صلى الله عليه وسلم بويا مهم إنسان كاتي ترخان كاتي كي خوي ترخان كات بيدا ب بيغمر عليه الصلاة والسلام وبيري جمعنا شيء بيغمر خودي بيغمر عليه الصلاة والسلام شطر إيمان بيغمر لا إله إلا الله محمد رسول الله كات الشطر إيمان نصف الإيمان كلمة محمد رسول الله هاش كسب لا إله إلا الله بتنيا إيمان دار نية أبي محمد رسول الله إلى قلبه حتى فقهاء أو دقيقا الله نقول لا إله إلا الله ودوي بيرجع قول محمد رسول الله أبي تعزيك توجه الإيمان دار نيت شو كأمدو كلمة تواكري يكترين بويا حتى لا إمام أحمد لما ذي إمام أحمد وكو ابن قدامة لمغنية باسيكا هاش كسب سوين خو بمحمد رسول الله نكبة محمد رسول الله شو كشطر إيمانه أجر جاب جينا كسوين كي أكبه حسابي سوين اعتيادي بوكي يعني يبي في ديكي بعد أما لما ذهب إمام أحمد بويا بيغمر خو عصا والسلام يعني شنا اللي بكوليتو شنا لقليابي وشنا يعني دراستي صلوات داني بيركدنا ولي خوش ويستي همي عبادته همي أجر همي باداشته همي بلا برزية همي خوش ويستي خوايا بو ذاته يعني بذاتي خوي جل جلاله صلواتي ليداه إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما آية كنت تشجر يا غمر عليه الصلاة والسلام فرمي هج كسيك أمسى وأصبح دجر صلوات ملي بدات بركتي خوايا آية كتو وكو تجاركت وكو كليلي درابكت وكو سويشي سياركت وكو هنگاوكان برو إيشا كانت برو مشاريعي دنيايت آية كتو شنا لقل في غمر عليه الصلاة والسلام شنا ذكرت كردوها شنا جختي لخوشويستيت كردوتو بوي صلى الله عليه وسلم چونکە تۆ لە قیامەتا من لە قیامەتا هیچمان پێ نییە نەمحامیە گەتوانێت دیفاعمان لێ بکە نەعشرەت و براکانمان نتوانن پشتمان من هەر هەمووی كلهم آتيه يوم القيامة فردا هەمووی لە بەردەمی خوایە بەتەنیا وەساوە ئەوەی کە اعتیمادی لەسەر کرد دووشتە یەکەم عەمەلەکەتە دووەم شەفاعەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم مامۆستا تا چەند گرنگە ئەو فەرمانانی ئەو سونەتانەی ئەو شتانەی گۆڕایاڵی بکەین کە زاڵ بێت بەسەر ئارزوەکانی خۆماندا زۆر جارێمە لەوانەیە فەرمانێکمان پێ بکە کە لەگەڵ نەفسی ئێمە و لەگەڵ کار و کردەوەی ئێمەیانە بێت پشتگوێ بخین بەڵام گەورەی لەوەیە کە پێبنی بە نەفسی خۆ تا فەرمانەکەی و جێبەجێ بکەین فەرمودەیەک هەیە زانایان ئەفەرمون ئەوە عادەتەن لە کتێبەکانی شەرحی حەدیثە ئەو فەرمودەیە يعني ئەو قسەیە ئەکەن فەرمودەکە طبعا صحيحة لترمذية هاتووە لا يؤمن أحدكم حتى تكون هواه ويكون هواه تبعا لما جئت به يعني إيمان كامل نابه وخذ بإيمان داري حقيقي مزانا هرتا هوا أرزو كانت
وەکو ئەوە نەبێت کە ئێمە ئەمانەوێت تەبعاً لما جئت به بۆی کە من پێ هاتووم بەو وحیی کە خوا بۆی ناردووم. کەواتە زانایان چی ئەڵێن مەداری دین لەسەر چەند فەرمودەیەکە. چەند فەرمودەکە تقریباً گەیشتۆتە 12 فەرمودە کە دین لەسەری چەسپاوە دامەزراوە. یەکێ لەوانەوە فەرمودەیە لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعاً لما جئت به. بۆیە هەوا و ئارەزوو اعتیمادی کولی بە چیەوە هەیە؟ بە مەسئلەی ئیرادەوە. چەنە ئینسان ئیرادەی لەدەست خۆیەتی، چەنە کۆنتڕۆڵی بەدەست خۆیەتی، چەنە صاحبی هیمەتە، چەنە ئیمانی مەشحونە. یا الذین آمنوا آمنوا، هەی ئیمانداران ئیمان بێنن. یعنی چۆن ئیمانداران ئیمان؟ یعنی شەحنی کەرەوە، یعنی ممارەسەی ئیمانەکەت بکە، یعنی ئیمانەکەت بخەرە گەڕ. بۆیە اعتیمادی مەسئلەی هەوا و ئارەزوو لەسەر ئەم چەند شتەیەکە وتم داخلی ئینسان، چەنە ئینسان ئەتوانێ یعنی خۆی کۆنتڕۆڵ کە وەکو وتم و ئیرادەی ساخاوەنی ئیرادەی حەقیقی خۆی بێ. ئەگەر ئینسان ئەمە نەکات طبعاً هەوا و ئارەزووی ئەبێ دائیمەن بەدوایە بڕوات و تووشی ناڕەحەتی و نەهامەتی و ناخۆشی و هەندێک بابەتی حساسی ئەکات. بۆیە ئەسڵ وایە ئیشکەین لەسەر ئەو بابەتە بەڕاستی. هەوا و ئارەزوومان بخەینە سەر ڕێچکەیەک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیایە ڕۆشت بێ یان داوای لێکردبین و ئەو کەسەی کە ئەم کارە ئەکات، ئەم کەسەی کە ئەم ئیشە ئەکات، ئەگەر مبتەلاش بێ بە شتێکەوە، جاری وایە فەرمانت پێکراوە، فەرمانم پێکراوە بە شتێک کە من مبتەلام پێوەی، کە نەیکەم کە قەدەغەیە، مبتەلام پێوەی، تەنها من لە ڕێگەی چاکسازیە بم لە خێر و بەرەکەتە، لەبەر ئەوەی کە سنەتێکی پێغەمبەر عەلەیهی السەلام. مسلمانمان هەیە، مسلمان لە دەرەوە دەرەجە عیار 24 بەڕاستی، کەچی سێرەکەی لە ماڵەوە سنەتێکی زیاد ناکە، تەنها ئەو 5 فەرزەوە لە سیاقی ئەزانی چی هاتووە، هەموو فەرمودەکانی پێغەمبەر یەک فەرمودە هاتووە کە ئەعرابێکی دەشتەکی تازە ئیمانی هێناوە و تازە هاتووەتە ناو بازنەوە دایرەی ئیسلامەوە کە ئەڵێ والله لا ئەزید ولا ئەنقص. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلام 5 فەرزی لەسەر فەرز کردووی لە ڕۆژێکە، لە ساڵێکە ڕەمەزانێک، لە تەمەنە حەجێک، لە کاتێکە پارە و پول و هەبوو زەکات بە. اینجا ئەفەرمێ والله لا أزيد على ذلك ولا أنقص لە لەفظێکە. پێغەمبەری خوا فەرمی ئەفلح إن صدق یان دەخل الجنة إن صدق. ئەگەر ڕاستی کرد چۆتە بابە ئەوە هەندێک جا برادەرێ وایەوت ئەیوو مادەم لە بەردەم پێغەمبەرە ئەم قسە کراوە، ئەسڵ وایە ئێمەش سنەت زۆر اعتیمادی خواکە 5 فەرزەکە. یعنی تۆ ئەمەش یعنی ئەم حەدیثانە هاتوون لە بابی ئەوە نییە کە جورئەتی خراپمان بۆ دروست بێ. يعني خلق هي جرأتي خرابي بو دروز بوها في غمري عليه الصلاة والسلام. طبعا هي كم جار من لم فضائية وباسي كمان حديثة هي كم جار من التلفزيون باسم كل الراديو شو كخلق زور خلاف سيجيشتوا لم مناسبة بقى فرصتها بقى أنفر مدير هذه يك هات خدمتي في غمري عليه الصلاة والسلام أي بيغمر لبخارية أي بيغمر إخوة آفرتك هموش تكم لقلاكرت إلا الجماع بس جماع لكرت في غمري عليه الصلاة والسلام فروي هلا صليت معنا نرجع كل قل معنا جماعات وتي بلا أي بيغمري قال غفر الله لك. هندي ضعيف إيمان ضعيف كالفامو تينا جيشتو لرزوك أم بلغين نولن بيغمري عليه الصلاة والسلام جوازي كواتا أمن جائزة إنسان هموش تيبكات بلام لقل آفرتك بلام دخول لك هموش تيبكات أو أخلاقي بيغمري عليه الصلاة والسلام. أما محدثين لكتابة كان يعني أنفر مدين لم بابية لم فهميتوها هنا ويعني لباب سعة رحمة الله عز وجل كرحمة إخوة قوريه لبابي أوه هنا يعني قوريين نيش لزورشة قورة ترى إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر أقيم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات أما لو بابوه هنا يعني نقلويك من جرأة بيابا من هذه لا أخلاقيات كم بلقيجي بو بينمو حاشا وكلا في غمري عليه الصلاة والسلام شو اشتي واله بو ما بسته بويا جاري وهي مبتلين بشتيكو مبتلين بشتيكي خرابو وكو ناتوانين بو نمونا وكوتم مبتلا بو ناتوانين يكسر شي تسري راستك على الأقل أضعف الإيمان أو يكد ضل نقولي لو إيشبكا إنكاري لو إيشبكا إنكاري لو خرابي يبكات لو هو بيتامى لو هو بيلزته كأنجامي أدي الرجانة بل من هرتا سر إسخان ساعات دوي شو
مقابله خوا مقابله اما بيوتري مقابله خاصه هسه بالله اخوان اليوم قومه وفريام كوا ما تركم لا يعني لا وكو دعاء فرمي يعني بخون مسبيره طرفه عين ولا اقل من ذلك فريام كوا من مال ويرانم بويا هوا هوس مهمه انسان يشي لسر بكات بخات سر وكوتم ريجكيك كريجكي پیغمبر عليه الصلاه والسلام ريجاي كريجاي پیغمبر عليه الصلاه والسلام وهول بات هرب سنه كاني پیغمبر عليه الصلاه والسلام او بلاي لخوي دور خات چونك عاده اما دون وعنا خوشي هي لا همان اشكرا نخوشيه جاي جسته نخوشيه جاي دله هي جسته زور زور اسانه بالمناسبه نخوشيه كاني دل خرافه هي همو تمري مبتلا بو بشتيكي بسيطه برادر مان هي مسلماني چاك 30 ساڵە جگەرە ئەکێشێ ناتوانێت تەرکیە ئیسەباسی حەڵاڵ و حرامی جگەرە ناکەم لە بەرنامەیە ئایا حەڵاڵیان حرامەیان مەکروهە چونکە سێ چوار حکمی هەیە لای عولەما سێ حکمی هەیە بەڵام قەزم ئەوەیە خۆی ژێزاری خراپە هەر کە بسم الله وە ناکەیت و کە تەواو بیداڵی الحەمدولله بەڵگەیە لەسەرەوەی لە پاکەتەکە نووسراوە یەکێکە لە هۆکاری سەڵاتانی دەمۆپل فبۆیە ئەم برادرە جاری وایە خۆی 30 ساڵ مبتەلا بووە ناتوانێت بەڵام نکۆڵی لێ ئەکات ئینکاری لێ ئەکات محارەبەی دنیا ئەکات کوڕەکەی نەیکێشێ براکەی نەیکێشێ چونکە ئەڵێ من پێوە بووم من خراپ هێناومە بۆیە ئینسان خوا ڕقی لە کەسی تاوانبار نییە نقطە ڕاست سەتر ڕقی لە کەسێک نییە کە هەوا و ئارەزووی بەڵام ڕقی لە کەسێکە کە هەوڵ نەیە چاکسازی بکات کە هەوڵ نەیات باش بێت کە دوای تاوانەکە دەڵێ خوایە لێم خۆش بە من زەعیف بووم ئەو کەسەی تر خوای خۆ جگەلە ئێمە کێشکە بە خۆ دڵخۆش نابێت پشی لەو شتیوە هەر دڵخۆشە بە بنی ئادەم دڵخۆشە بە ئینسانەکان بە مرۆڤەکان بە تایبەت بە موسڵمان فبۆیە موسڵمانیش بێ ئاگاداری ئەم بابەتە بێت لە مناسبات لە مناسبەی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام و مانگی مەولیدا پێویستە تەجدیدی ئیمان و تەجدیدی عەهد و تەجدیدی وەفا و تەجدیدی صدق و تەجدیدی هەموو شتێ بکەین کەوا ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زۆرتر نزیک بینەوە لە پێغەمبەری خوا وخاصة أو برادراني وكو إيما يعني كتمن يتر هلك شيء برو 50 روات يعني زيادة نزيك بيته ولا قيامة زيادة نزيك بيته ولا قبر زيادة نزيك بيته ولا مرد يتر هشتو قناغي خوي يعني ناخوش يعني إنسان جاري وهي شخص صالح مثلا شورد لفيك أبو نمونة يعني نقرز مع أبو برادراني فهشتو قناغي خوي يعني فأصل وايا إنسان كتمنيكي سلف كرد أول بعد بقرته وبلاي برودقار جل جلاله ودل خوش بشریعتی پیغمبر علیه الصلاة والسلام و بخوشویستی با پیغمبری خدا علیه الصلاة والسلام دست چاو خوش بخوای گره پدرش با تو دکتر دیارشی محمد بان خواز و ما حسین زاکو یا خوا بخیر. سپاس گنگاکتر بخیر.